والله بڕیارێکی دەرەجەیەکە کە حکومەتێمە بڕیاری داوە دەستخۆشی لێ ئەەکەین بەڕاستی والله تقریبا 3 ساعت نیوە 10 ساعتیەک و چارجیوە هاتیمە ئەوە ئێستا ئەو شارەیمە ئێستا گەستڕم بگەتری والله بڕیارێکی دەرەجەیەکە کە حکومەتێمە بڕیاری داوە دەستخۆشی لێ ئەەکەین بەڕاستی یعنی ئەو خەڵکە بەس بچێستڕێ والله هیچ بۆ خەڵکەی سۆتێ ئەگەر ئەو بڕیارە بەڕاستەری بگری باشترین بڕیارە بە تایبەتی لەو کاکە خەڵک ئەمی فەقیرە ئەو معاشەکە بەخۆزان معاش کودێن دەستخۆشی لە حکومەتێری مەکەین بەڕاستی یعنی هەر زەی دەستخۆشیێت زەی شەکانی دیارن بەڕاستی زەی دڵخۆشیەوە لەو کار ئاسانیش زۆر زەی دڵخۆشیێشە بەڕاستی یعنی لەوەی خۆشترە تو کە بێی بەبێ سڕە بەنزین دەستیاری بکەیت لەوەی خۆشتر هەیە یعنی لەو ناڕەحەتیە و لەو ناخۆشی و کاکە دەوروبەرن هەموو ئێگە و شەش سا خەتەر بکردن لێ دێتێن والله من دەستخۆش لە حکومەتێری مەکەم بەڕاستی یعنی بڕیارەکی لە جێی خۆیتی چاوەڕوانیش بووین کە ئەو بڕیارە بدرێ بەڕاستی هەر لە جەنابی وراگەورە وشێتەوە کە ئەو بڕیانان لەو ئەو خەڵکە فەقیری دەرکە بەڕاستی ئەمە دەستخۆشی لێ ئەەکەین بەڕاستی یەک بەخۆم زۆر خۆشحاڵم بەڕاستی بۆ بڕیارەی ئەو ئاسانکاریە زۆر مهمە لەو خەڵکەی زەی دەستخۆشیە سوپاس شەکەین بەڕاستی.